ئاژانسی تاوانی نیشتیمانی بەریتانیا ڕایگەیاند دوای لێکۆڵینەوەیەکی گەورە توانراوە تۆڕێکی بەرفراوانی قاچاقچێتی کۆچبەران لە وڵاتانەوە بۆ نێو بەریتانیا سزا بدرێن و تۆڕەکەیان هەڵبۆشێنرێتەوە. بە پێی ڕاگەیاندراوی ئاژانسی تاوانی نیشتیمانی بەریتانیا کە لە ماڵپەڕەکەیدا بڵاوی کردووەتەوە باندەکە لە 4 کورد و 2 کەسی دیکەی بیانی پێک هاتوون. سەرۆکیە و گروپە تاوانکاریە کوردە و ناوی محەممەد خدر زادەیە و 43 ساڵە. دادگا بە تاوانی سەرپەرشتی گروپێکی تاوانکاری ڕێکخرا و پێشێلی یاسای کۆچبەری سزای بۆ دەرکردووە. سەرۆکی گروپەکە نیشتەجێی شاری میدڵزبریە لە تەمموز مانگی 7 ئەم ساڵدا دوای بەردەوامبوونی دادگاییان بۆ ماوەی 6 هەفتە لەگەڵ 5 لە هاوکارەکانی بە گواستنەوەی چەندین کۆچبەری نایاسایی بۆ بەریتانیا بە بارهەڵگیری بچووک و ساردکەرەوە تاوانبار کران. ماڵپەڕی ئاژانسی تاوانی نیشتیمانی بەریتانیا ناویان دامانیە و گروپەی بە هەر یەک لە پارێز عەبدوڵڵا 41 ساڵ، خالید مەحموود 50 ساڵ، بێستون موسڵیح 41 ساڵ، ماریک سۆشانیک 40 ساڵ، جۆر پرێت خەلون 67 ساڵ بڵاو کردوێتەوە و ڕایگەیاندووە. ئەو تۆڕە تاوانکاریە لە ساڵی 2017 چەندین کۆچبەری نایاساییان لە کوردی عێراق و ڤێتنامی لە وڵاتی بەلجیکا و هۆڵندا و فەڕەنساوە بە چەندین ڕێگا گەیاندووەتە بەریتانیا و بۆ گواستنەوەی هەر کۆچبەرێکیش لە نێوان 5 تا 10,000 پاوەندیان لێوەرگرتوون. ئەندامە دیارەکانی گروپەکە لە ساڵی 2018 لە پرۆسەیەکی گەورە کە 350 ئەفسەر بەشداریان تێدا کردووە لە باکووری خۆرهەڵاتی ئینگلتەرا دەستگیر کران. لەلایەکی دیکەوە جگە لە تاوانی بازرگانی بە کۆچبەرانەوە محەممەد خدر زادە سەرۆکی گروپەکە کە کووردە لەلایەن دەستگای باج و گومرگی بەریتانیاوە بە بردنەناوی 2 ملیۆن جگەرەی نایاسایی بە ڕێگای ئۆتۆمبیلی ساردکەرەوەی سەوزە و میوە تاوانبار کراوە. 20 ئەیلول دادگای باڵای شاری نیوکاسڵ سزای بەسەر هەر یەک لە محەممەد خدر زادە سەرۆکی گروپەکە بە 20 ساڵ، پارێز عەبدوڵڵا لەگەڵ ماریک سۆشانیک بە هەردووکیان بە 6 ساڵ زیندانی سەپاند. جۆر پرێت خەلونیش بە 7 ساڵ زیندانی سزادرا. بڕیارە هەر یەک لە خالید مەحموود و بێستون موسڵیحیش لە دانیشتێکی دیکەدا سزاکەیان بۆ دەربچێت. بە پێی زانیاریەکان هەر یەک لە محەممەد خدر زادە سەرۆکی گروپەکە و ماریک سۆشانیک بەهۆی ئەوەی بەر لە پرۆسەی دادگاییان هەڵاتون بەبێ ئامادەبوونی خۆیان سزاکەیان بۆ دەرچووە. سەرەتای هەفتەی ڕابردووش باندێکی دیکە لە بەریتانیا کە ژمارەیەکیان کورد بوون بە تاوانی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر بە بەهای 100,000 پاوەند بە چەند ساڵێک زیندانی سزادران.